بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خوای پروردگار برشێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە و هەموو لایەکمان سوودمەند و بەهرەمەند بین لەو بەرنامەیە و بێتە مایە ئەوەی کە ئەو بەها بەرزانەی کە کەم بوونەتەوە لە ناوماندا زۆریان کەینەوە و زیادیان کەینەوە وەی پێیانەوە پابند بین ئینشاء الله تعالی. خۆشەویستانم، دەرسی حەوتەم لە بەهاکان دەچینە خزمەت بەهایەکی تر کە ئەویش چاکەکردنە لەگەڵ دایک و باوک. طبعاً چاکەکردن لەگەڵ دایک و باوک ئەو بابەتە بابەتێکی هەستیارە و یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە ئەمڕۆ کە بە تایبەتی ضرورەتی بازکردنی هەموو کاتێکەیە، بەڵام ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک ضرورترە کە زیاتر باز بکرێەوە، زیاتر زەق بکرێتەوە، چونکە بەڕاستی تەماشە دەکەین لە ناو کۆمەڵگە و مجتەمەع ئیسلامیەکانیشدا بەداخەوە دەڵێم خانەی بە ساڵان چوان ئەگەر بەسەر بکەیەوە بەشێکی ئەو دایک و باوکانەی کە ژیانی خۆیان تەرخان کردبوو بۆ گەورەکردن و پەروەردەکردنی منداڵەکانیان، گەنجایەتی خۆیان لەگەڵ منداڵەکانیان خەرج کرد، بەڵام دوایی کە بێتاقەت بوون، دوایی کە توانایان نەما، منداڵەکان دەستبەرداریان بوون و لە خانەی بە ساڵات چوان بەجێیان هێشتن. خۆشەویستانم، مەسەلەی دایک و باوک لە ئیسلامدا هێڵی سوورن بۆ منداڵەکان. دایک و باوک لە ئیسلامدا هێڵی سوورن بۆ منداڵەکان، واتە منداڵەکان بۆیان نییە کە بێڕێزی بەرامبەر بە دایک و باوکیان بکەن لەژێر هیچ بیانوویەک، لەژێر هیچ پەردەیەکدا. ناکرێ منداڵ عوزر بۆ خۆی بێنێتەوە بێڕێزی بەرامبەر بە دایک و باوکی بکات، مەگە دایک و باوکێک ڕەحمیان دڵدا نەبێتن. و وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە یەکێک لە هاوڵان کە دێتە خزمەتی تەماشە دەکا حەسەن و حوسەین ماچ دەکاتن، دەڵێ پێغەمبەری خوا وەڵڵاهی دەنا من 12 منداڵم هەن تا ئێستا ماچم نەکردوون. دەڵێ چ بکەم کە خوای پەروەردگار ڕەحمی لە دڵی تۆ دەرێ نابێتن. لەبەرەوە بەڕاستی ئەسڵی دایک و باوکەوەیە کە هەموو سۆز و خۆشەویستی و مەحەبەتێک بە منداڵەکانی بداتن و منداڵەکانی خۆش بوێن و منداڵەکانی لە باوەش بگرێتن و منداڵەکانی ماچ بکاتن. لەبەرەوەش تەماشە دەکەین ئەسڵ لە دایک و باوک ئەوەیە. پێچەوانەکەی دەبینی کە دایک و باوچێک پیشان دەداتن، بە تایبەتی لەو زروفەی ئێمە تێدا دەژین کە تونند و تیژی دەکا بەرامبەر بە خاو و خێزانی بەرامبەر بە منداڵەکانی، ئەوش بەڕاستی توانم بڵێم شتێکی شازە. دەنا ئەسڵەکەی ئەوەیە کە دایک و باوک کانگای سۆز و عەتف و مەحەبەت و خۆشەویستین بۆ منداڵەکانیان. ئەوجا خۆشەویستانم، تەماشە دەکەین وەکو باقی بابەتەکانی دیکە، مەسەلەی دایک و باوک زۆر ئیهتیمامی پێدراوە لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئەگەر تەماشە بکەین یەک شت هەیە خۆشەویستانی خۆم، دائیمەن چونکە قورئان دوایین پەیامی خوای پەروەردگارە بۆ سەرزەوی. قورئان دوایین پەیامی خوای پەروەردگارە بۆ سەرزەوی.
لە دوای قورئان کتابێکی دیکە نایەتن. وەکو ئەوەیە کە تەورات کە هات، لە دوای تەورات کە ئینجیل هات بۆ عیسا عەلەیهی سەڵات وسەلام، هەندێک گۆڕانکاری دە تەورات داکردن و هەندێک شت کە لە سەردەمی موسا عەلەیهی سەڵات وسەلام حەرام کراون لە بەنی ئیسرائیلی، لە سەردەمی عیسا عەلەیهی سەڵام خوای گەورە تەساهولی بۆ کردن، بۆی حەڵال کردن. مەسەلەی قورئان ئەگە تەماشەکەین کە بە تایبەتی ئەو چەمکە گرینگانە و ئەو بەها بەرزانە، چونکە دوایین پەیامە خوای پەروەردگار زۆر تەرکیزی لەسەر کردوتەوە، چونکە هەتا ڕۆژی دواییە ئەو پەیامە. لەبەرەوەش تەماشە دەکەین ئەو بابەتانەی کە ئیسلام و قورئان کە پەیامی خوایە تەبارەک و تەعالا، کەلامی خوایە بۆ سەرزەوی، زۆر تەرکیزی لەسەرکردنەوە بۆ هەموو زروف و سەردەمێک وەکو یەک پێویستە. بابەتێکم پێ بڵێ کە قورئان تەرکیزی لەسەر کردبێتەوە و گرنگی پێدا بێ بڵێن وەڵاهی جاوێستانە کە پێویستی نەدەکرد یان زەرورەت نەبوو کە باسی بکاتن، هەتا ڕۆژی دوای پێویستمان پێیەتی. ئەوەش بەڕاستی دەلالەت لەسەرەوەی دەکا کە ئەو قورئانە لەلایەن خوایەکی گەورە و زانا و عەلیم و بە ئاگاوە ئەو کەلامەی ئەو پەیامەی بۆ ناردووین، بۆی کە ڕێڕەوی بەشەریەت لەسەر جادە و لەسەر شەقامی ڕاستەقینە لا نەچێتن. ئەو جا تەماشە دەکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالا مەسەلەی دایک و باوکە لە دوای بەندایەتی و عەبدایەتی و ملکەچکردن بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، خوای پەروەردگار ئەمری کردووە کە چاکەکار بین لەگەڵ دایک و باوکمان، گوێڕایەڵی دایک و باوکمان بین و هیچ بەهانەیەک نەینینەوە بۆی کە لەگەڵ دایک و باوکمان خراپە بکەین و خراپەکار بین. لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم، تەماشە دەکەین لە فقهی ئیسلامیدا کاتێک کە منداڵێک پەلە دەکاتن لە ئەوەی کە بابی بمرێ یان دایکی بمرێ یان باپیرەی بمرێ بۆی کە زوو میرات ببا، لە میراتەکەی بێبەش دەکرێتن، مەحروم دەکرێت لە میراتەکەی. لەبەرەوە بەڕاستی مەسەلەی چاکەکردن لەگەڵ دایک و باوک، وەکو گوتم، هەموو قۆناغ و مەرحەلەکانی چاکەکاری تێپەڕاندووە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 83 دەفەرمێ وَإِذْ أَخَذْنَا مِيثَاقَ بَنِي إِسرائيل. جا تەماشەکەن مەسەلەی چاکەکردن لەگەڵ دایک و باوک هەر لە دینی ئێمەدانێت، چۆن نوێژ لە هەموو دینەکاندا هەبووە، لە هەموو دینەکاندا هەبووە، چۆن یەکتاپەرستی لە هەموو دینەکاندا هەبووە، چۆن شرک و بێباوەڕی لە هەموو دینەکان مەذموم بۆ و نەهی لێکراوە، مەسەلەی چاکەکاریش لەگەڵ دایک و باوک لە هەموو دینەکان وەکو یەک بووە. و نەبێ بڵێ وەڵا لە سەردەمی دینێک لە دینەکانیان، لە سەردەمی ئیبراهیمیان، لە سەردەمی ئیسماعیل یان لە سەردەمی ئیسحاق ڕێپێدراوە کابرا دایک و باوکی و بەرشەغدات، بەس لە دینی ئێمە هاتووە نەهی لێ کردووە. نا تەماشە کە خوای گەورە چ دەفەرمێ وَإِذْ أَخَذْنَا مِيثَاقَ بَنِي إِسرائيل، کاتێک کە عەهد و پەیمانمان لە نەوەی ئیسرائیل، نەوەی یعقوب، بەنی ئیسرائیل یعنی منداڵەکانی یعقوب، چونکە بەنی ئیسرائیل لە کوێ دەست پێ دەکا؟ لە یعقوبەوە دەست پێ دەکا عەلەیهی سەڵات وەسەلام، کە دەکاتە نەوەی ئیبراهیم، سولالەی بەنی ئیسرائیل بەو واتایشتی کە جوولەکە لەوێوە دەست پێ دەکات. لا تعبدون إلا الله، غەیری خوا مەپەرستن، شرک بۆ خوا بڕیار مەدەن. ئەو جا دەفەرمێ چی؟ وەبیلوالدەینی ئیحسانە، و لەگەڵ دایک و باوکتان چاکەکار بن. ئێمە لەگەڵ ئەو دینانەی کە دینی سەماوین، ئەگەر ئەوانە لایەن نەدابا لەو دینە و ئەو دینانەیان تەحریف نەکردبان، ئەتوانم بڵێم لە هەموو شتەکان تەقریبەن تێکمان دەکردەوە. مجرد ئەوەیان دەما ئەوان ئیمان بە پێغەمبەر بێنن عەلەیهی سەڵات وسەلام و درێژە بە مسلمان بوونی خۆ بە ئیماندارێتی خۆیان بدەن، بۆی کە دوو پاداشت وەربگرنەوە. ئێمە پاداشتێکمان وەردەگرتەوە، دوو پاداشتیان وەردەگرتەوە. چونکە ئەوانەی ئێستا ناڵێن
ئەوانەی کە لە سەردەمی بیدایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پەیوەست بوون بە دینەکەی خۆیانەوە بە موسڵمان لە قەڵەم دراون کە ئیمانیشان بە پێغەمبەری ئێمە هێنا عەلەیهی سەڵات وەکو عەبدوڵای کوڕی سەلام، ئەوان پاداش دوو پاداش وەردەگرێت. هەم پاداشتەوەی کە لەسەر دینەکەی خۆی مابووە لای نەدابوو، هەم ئیمانیشی بە پێغەمبەری ئێمە هێنا عەلەیهی سەڵات وسەلام کە موسڵمان بوو کە پێغەمبەری ئەویشە. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئەو مەسەلەی ئیحسان خوای پەروەردگار بە مطلقی هێناوە، یعنی لەگەڵ دایک و باوکتان چاکەکار بن و هیچ قەیدێکی بۆ دانەناوە کە دێمە سەرێ دوایێ. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئەننیسا ئایەتی 36 ئەوجا ڕوو لە هەموو ئەتوانم بڵێم بەشەریەت دەکات دەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بپەرستن و شرکی بۆ بڕیار مەدەن وەبالوالدەینی ئیحسانە، و لەگەڵ دایک و باوکتان چاکەکار بن. والیدەین لە زمانی عەرەبی دایک و باوک دەگرێتەوە. لێرە بابەتێکێ مەسەلەی چاکەکاری و مەسەلەی ئەوانە لێمان تێک نەچێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێی دەپرسن چێ لە دنیا لە هەموو کەس ئەولاترە کە چاکەکار بم لەگەڵی؟ فەرمووی دایکت. فەرمووی چێ دیکەی پێغەمبەری خوا؟ فەرمووی دایکت. فەرمووی چێ دیکەی پێغەمبەری خوا؟ فەرمووی دایکت. جاری چارەم فەرمووی چێ؟ فەرمووی ئەوجا باوکت. لێرانە بەڕاستی ئاگامان لێ بێتن ئینسان کە لێنێکی نەبینی تۆ بڵێ مادام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سێ جاران تەرکیزی لەسەر چاکەکردن لەگەڵ دایک کردو، تۆ جاری چارم لەگەڵ باوکی، لە مەسەلەی باوکی مەجال هەیە کابرا دەگەڵی تۆزێ خراپەکار بێتن یان تێی هەڵداتن یان جوێنی پێ بدا. جارێ شتێک پەیدا بووە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمە خوازیارم نەمێنێ، ئەویش بانکردنی دایک و باوکە بە ناوی خۆیان. زۆر شتێکی قێزەونە، زۆر شتێکی قێزەونە. کوڕ بابی ناوی ئەحمەد بڵێ ئەحمەد، دایکی ناوی فاتیمە بڵێ فاتیمە. لە خۆی نەوەشینیتەوە ئەو دوو مستەڵەحە خۆش و جوان و ڕازاوە کە دایک و باوک لە هەموو شتێکیان پێخۆشترە کە بە ناوی دایک و باوک بانگ بکرێن. ئەتۆ جارێ هەلە هێروە دایک و باوکت مەحروم کردوون لەو ناوە خۆشە کە هەمووی سۆز و عەتف و عاتیفە و خۆشەویستیە بۆ دایک و باوک. لەبەرەوە هیچ کەلیمەیەک شوێنی دایک ناگرێتەوە، شوێنی باوک ناگرێتەوە. خوازیارم ئەو منداڵانەی کە زمانیشان ڕانەهاتوە پەروەردەش نەکراون لەسەرەوەی بگەڕێنەوە سەری، ئەو جا منداڵەکەش هەست بە سۆز و عەتف و خۆشەویستیەک دەکات. کاتێک ئەو منداڵە بە ناوی باوک بانگی باوکی خۆی دەکات دەڵێ بابە یان دایە، دەزانێتن هەست بە چ ئیطمئنانیەتێک و هەست بە چ خۆشەویستی و مەحەبەتێک دەکات. بەڵام دیکە بە ناوی خۆی بانکە ئەو کوڕ ڕەفیق و برادەرێکی دیکە چۆن لەگەڵ ڕەفیق و برادەرەکەی دیکە بێڕێزی دیکە قسان پێ دەڵێ قسان بەویش دەڵێت. وەڵا جاری وایە وا بە سوچی بانگی دەکاوە دەزانی ئەو بابە و ئەو کوڕیتی بانگی دەکات و دەزانی خوڵامە گرتوویەتی. وەرە کەلیمەی ئیحسان کەلیمەیەکی مطلقە، عامە، شامیلە، هەموو چاکەیەک دەگرێتەوە. یعنی هەرچی کە پێی دەگوترێت چاکە دەبێ پێش هەموو شتێکی لەگەڵ دایک و باوکت بکەی. بهم ئەوجا خۆشەویستانم، چاکەکردن لەگەڵ دایک و باوک سنووری نییە، سنووری نییە. ئەوە نیە بڵێ وڵا جارێک چاکەم لەگەڵ کردووە، دوو جارم کردو، سێ جار کردو، برایەکەی دیش بیکە، خوشکەکەی دیکەش بیکە. نە، لەسەر هەمانتان واجبە. بەڵام تۆ پیاو بە ئەو چاکەیە بە کەس مەدە. بۆ خۆت و چکاورا گوتی لە سەدارەت دابە، بۆ خۆت هەموو چاکەکەی بۆ خۆت بابێتن. ئەوجا لە سوورەتی ئەلەنعام ئاەتی 151 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم. ورن با پێتان بڵێم ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، پێیان بڵێ کۆیان کۆر با پێتان بڵێم خوای گەورە چی لەسەرێوە حرام کردووە. یعنی کەبائیرە، گوناهە گەورەکانن. یەکەم جار دەفەرمێ ئەللا تشركوا به شيئا، شرک بۆ خوای گەورە بڕیار مەدەن. ئەو جا دەفەرمێ چی؟ وەبالوالدەینی ئیحسانە،
و چاکەکار بن لەگەڵ دایک و باوکتان. بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێرە باسی هەندێک لە چاکەکانی نەکردووە. چونکە پێداویستی دایک و باوک لە خانەوادەیەک بۆ خانەوادەیەکی دیکە جیاوازە. ئاگاتان لەو خاڵی هەبێ، ئەو خاڵێکی وردە. خوای گەورە بۆی بە مطلقی باسی چاکە دەکاوە بالوالیدەینی ئیحسانە لە هەموو ئاەتەکان، لەبەرە ئەو دایک و باوکەی تۆ لەگەڵ ئەو دایک و باوکەی من لەگەڵ ئەو دایک و باوکەی ئەو پێویستیان بۆ چاکەکان جیاوازە. ئەو لەوانەیە پێویستی بە پارە بێ، دایک و باوکێ و لەوانەیە زۆر دەوڵەمەند پێویستیان بە پارە بێ، بەڵام پێویستیان بە چ بێ؟ بە ڕووخۆشی بێتن. ئەوەی دیکەیان نە، پەچی کەوتووە، پێویستی بەوەی کە دەستی بگرێت و بیباتە سەرا و بیباتە حەمام و بیهێنێتەوە و پاچی کاتەوە. کەواتە ئەو هەموو عەتف و سۆز و حەنان و لە ڕووی معنەوی و مادیەوە کە پێویستێتی خوای گەورە بە مطلقی باسی هەمووی کردووە. بەڵام وەکو گوتم ئەو دایک و باوکەی تۆ لەوانەیە پێویستی بە چاکەیەکی بێ، ئەو دایک و باوکە من لەوانەیە پێویستی بە چاکەیەکی دیکە بێتن. لەبەرەوە خوای پەروەردگار نەهاتۆ بفەرمێتن ئەو چاکە و ئەو چاکەیان لەگەڵ بکەن. هەرچی شتێکە لە چوارچێوە و لە ژێر چەتری ئیحساندا جێی دەبێتەوە، هەموو دەبی ئەو چاکانە لەگەڵ دایک و باوکت ئەنجام دەی کە پێویستیان پێ بێتن. ئەوجا لە سوورەتی الئیسراء دیسان خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وەقەضا ڕەبوکە، یعنی وەئەمەڕە ڕەبوکە، خوای پەروەردگار ئەمری کردووە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه، خوای پەروەردگار ئەمری کردووە کە غەیری خوا نەپەرستین. ئەوجا دەفەرمێتی وەبیلوالیدەینی ئیحسانە، لەگەڵ دایک و باوکتان چاکەکار بن. ئەگەر دیقەتتان کردبێ لەو ئاەتانە بە مباشەڕەتەن، ئەو چوار ئاەتە مەسەلەن بۆ نمونە دێنینەوە بە نمونە، لە هەموو لەو ئاەتانە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە دوای ئەوەی کە دەفەرمێ خوا بپەرستن شرکی بۆ بڕیار مەدەن، نافەرمێ ئیمانتان بە پێغەمبەران بێ بۆ نمونە، نافەرمێ باوەڕتان بە ڕۆژی دوای بێ بۆ نمونە، بەڵام کە باسی ئەعمال دەکا، باسی چاکە دەکا، ڕاستەوخۆ دایک و باوکەکەی ڕەبت دەکات. وەبیلوالیدەینی ئیحسانە، لەگەڵ دایک و باوکتان چاکەکار بن. ئەوجا خۆشەویستانم لە دوو ئاەتی ئاخیری کە کۆتایی بەو حەڵقەیە دێنین لە دەرسی حەوتەم دەفەرمێ ووصينا الإنسان بوالديه حسنا، ووصينا الإنسان بوالديه حسنا، دەفەرمێ وەسیەتمان لە مرۆڤایەتی کردووە، ئینسان هەموو مرۆڤایەتی دەگرێتەوە بە موسڵمان و غەیری موسڵمانیش. یعنی ئەو پەیامەی خوای پەروەردگار نەک بۆ موسڵمانە، بۆ غەیری موسڵمانانیشە. ووصينا الإنسان بوالديه، ئامۆژگاری ئینسانەکانمان کردووە، بەشەریەتمان کردووە کە لەگەڵ دایک و باوچیان چ بن؟ بوالديه حسنا، کە چاکەکار بن لەگەڵ دایک و باوچیان. ئەوجا مەسەلەی کوفر و ئیمان دێتە گۆڕێ، هەمووی هەر موسڵمان نابێ، لەبەرەوە دەفەرمێ ئەگەر فەرزنا دایک و باوچێک بە کافری مانەوە و هەوڵیشیاندا منداڵەکانیان بکەنە کافر کە منتەهایەتی وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم بەس بۆ تێ فەلا تطیعهما، بەگوێیان مەکە. بەڵام لێرە کۆتایی پێ نەیناوە، چونکە بەس لێرە کۆتایی پێهێنا با کابرا بمبەر دەیگوا و داوا لەم دەکا کافر بم، چۆن تێی هەڵنادەم، چۆن ڕەزیل و سەفیهی ناکەم. نە، دەفەرمێتن فلا تطعهما إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون، دەگەڕێنەوە لای من و لەسەر کردەوەکانی ئێوە پێتان دەڵێم کە ستان کرد و ستان نەکردووە. لە سوورەتی العنکەبوت. لە سوورەتی لوقمان ورتری کردوتەوە ئەو بابەتە، دەفەرمێ وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما، ئەوەی کە مەبەستمانە لێران دەفەرمێ وصاحبهما في الدنيا معروفة. بەڵام لە دنیا هەر بە چاکە لەگەڵیان بژە، هەر چاکەکار بە لەگەڵیان، هەر خزمەتیان بکە و کوفری وان باوات لێ نەکا ئەتۆ چاکەکار نەبی دەگەڵیان، کوفری وان باوات لێ نەکا ئەتۆ قسەی ناشیرنت بەرامبەر بەوان لە زاری بێتە دەر، قسەیەک مەکە کە ئەزیەتیان بدات. خوا زیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بمان کاتە کانگای چاکەکاری لەگەڵ دایک و باوکمان و هیچ
قسەیەک گفتارێک ڕەفتارێکمان لێ نێتە دی کە بێتە مایەی ئەزیەتدانی وانەکو خوای پەروەردگار دەفەرمێ وەلا تەقل لەهما ئوفین کەلیمەی ئوفیشمان لە زاری نێتە دەر تا تەواوکردنی ئەو حەڵقەیە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.